بەنسبە لێکەوتەکانەوە کاک دانیشتێکی چاوەڕوان کراوە هەر هەنگاوێک کە دەینەی کە هەنگاوێکی تازە بێ یا هەر بیرۆکەیە کە تەڕحی دەکەی مادام شتێکی تازە بێ خەڵک پێوە ڕانەهات بێ جا چ بەنسبە نێوخۆی کۆمەڵی ئیسلامی چ بەنسبەت کۆمەڵی ئیسلامی پێشوو وە کۆمەڵی دادگەری ئێستا چ بەنسبەت دەرەوەی خۆمان شتێکی ئاساییە کە لێکەوتە و دەرهاوی شتەی جۆرا و جۆری ببن بەڵام من لەگەڵ ڕێزم بۆ هەموو تێبین و سەرنجەکان ئەوانەی کە پێیان شتێکی پەسەند بووە کە زۆربەی هەرە زۆری خەڵکەکەن ئەوانش کە پێیان وا بووە شتێکی باش نەکراوە یا پەلەی لێکراوە کە ئەوانش کەمینەیەکن هەر چۆنێکی بێ من ڕێزم بۆ هەمووان هەیە و بێگومان بە تایبەت لە نێو چوارچێوەی کۆمەڵدا من هەموو ئەو بەڕێزانەی کە لە خزمەتیاندا بووم لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە چوارچێوەی کۆمەڵی ئیسلامیدا و لە ماوەی ساڵانی دیکەی پێش ئیعلانی کۆمەڵیشدا دەزانن کە من هەر لە سەرەتاوە وام ڕەفتار کردووە هەر لەو کاتۆ کە فەرماندەی هێزی حەمزە بووم لە قەڵاتووکان هەمیشە من کاری خۆم لەسەر ڕاوێژ بنیاتناوە هەمیشە پرس و ڕام بە دەوروبەرم کردووە گوێم بۆ گرتوون و ئەو شتێک کە ویستومە بڕیاری لەسەر بدەم یا هەنگاوێک کە بینین ڕاوێژم کردووە کوڵاندوومە دوای ئەوە کە گەیشتومە دەرەنجامێک کە ئەوە ڕاستی و سەوابی زیاتر تێدای بڕیارمانداوە بە زۆریش من هەمیشە بڕیارەکانم بە زۆرینە یەکلا کردوێتەوە جاری وا بووە ڕای من لەگەڵ کەمینەدا بووە و سەری نەگرتووە هەموو ئەوانەی کە من لە خزمەتیاندا بووم لە هەموو ئاستەکان بە تایبەت سەرکردایەتی کە زیاتر ئاگادارن دەزانن کە چەند جار وا هەبووە من دووری بۆچوونێکم هەبووە هەر ئەم ناوی ناونیشان گۆڕین و ناوی من گۆڕین و هەندێشت من لە کۆنگرەکانی پێشوشدا کەم و زۆر ئاماژەم پێداوە و پێشنیارم کردووە بەڵام ڕای نەهێناوە یعنی کەمینەی لەگەڵدا بووە سەری نەگرتووە بۆیە من دەرهاویشتە و لێکەوتەکان بە هەر بارێکدا بن چ بە پشتگرتن و خۆشحاڵی دەربڕین بێ چ بە دژوەستان و پێناخۆش بوون بێ ئەمە ڕێزم بۆ هەموو دەرهاویشتەکان هەیە بۆ هەموو بیر و وەچون و سەرنجەکان هەیە و پێغەمبەری خاتەم صلی الله عليه وآله وسلم سەرمەشقی ئێمە کاکەدان ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری پێشەوامان هەمیشە لەگەڵ بیرڕای جیاوازدا زۆر بە سینفراوانی مامەڵەی کردووە لە کەس تووڕە نەبووە لە سڵحی حودەیبیەدا ئەگەر بهێنە بەرچاوی خۆمان کە زۆربەی زانایان دەڵێن لە سڵحی حودەیبیەدا پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام خوا وەحی بۆ ناردووە کە دەبێت ئەو سڵحە بکا بە بەڵگەی ئەوە کە فەرموویەتی ئەوە فەرمانی خوای وەلەن ئوعەسیەه من سەرپێچی لە پەروەردگارم ناکەم کەواتە دیارە خوا فەرمانی پێکردووە مەرج نییە لە ئەو فەرمان پێکردنە لە قورئاندا هاتبێ بەڵام بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جگە لە قورئان وەحی دیکەشی بۆ هاتووە کە دوایی لە فەرمایشتەکانیدا و لە ڕێبازەکەیدا بەرجەستە بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕوبەڕوو بووە لەگەڵ پێناخۆشبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵان کە هەندێک لە زانایان دەڵێن زۆری نەبوون و قیادەی ئەو ئۆپۆزیسیۆن و معارەزەیەش بۆ ئەو ڕێککەوتنە کە ڕێککەوتنەکە ئەوە بوو ئەو ساڵە نەچن بۆ عومرە بگەڕێنەوە ئیحرام بشێنن لەوێ ساڵی دێتەوە بێن عومرەکەیان بکەن کە پێی وترا عومرەة القەضاء یا جێڕانەوەی عومرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سڵحەکەی کرد پێش ئەوەی ئیمزا بکرێ هەندێک دەڵێن دوای ئیمزاکردن عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ دەچێ بۆ لای ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ دەڵێ ئایا و پێغەمبەری خوا نییە با ئێمە لەسەر حەق نین با نەیارەکانمان لەسەر ناحەق نین با دەڵێ ئیدەن لیمە نوعطی الدەنیەتە فی دینینا ئەمە وشەیەکی قورسە لە زمانی عەرەبیدا بۆچی ئێمە ژێری یا زەبوونی قبوڵ دەکەین لە دینەکەماندا ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ کە بێگومان ئیمانەکەی لە ئیمانی عومەر محکەمتر بووە هەمویان ئیمانیان محکەم بوو بەڵام ئەبوبەکر لە لوتکەدا بووە بە تایبەت لەو هەڵوێستەیدا دەڵێ ئەوە پێغەمبەری خوایە و چی بە چاچی بزانێ ئێمە شوێنی دەکەوین هەتا دەڵێ ئیلزەم غیرزەه غیرز ئەو ئاوزینگەیە کە ئەسپ سوار پێی تێدەنێ دەڵێت ئاوزینگەکەی بگرە لەگەڵی بڕۆ عومەر خوا لێ ڕازی بێ دەچێ بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ ئەی پێغەمبەری خوا ئێمە لەسەر حەق نین ئەوان لەسەر ناحەقین تۆ پێغەمبەری خوانی با ئەی بۆچی وا دەکەین
ئەویش دەفەرمێ ئەمن سەرپێچی فەرمانی خوا ناکەم. دوایی صلح تەواو دەبێ خوای پەروەردگار ئەم سوورەتی فتح دەنێرێتە خوار. بسم الله الرحمن الرحيم إنا فتحنا لك فتحا مبينا. عمر خوا لێ ڕازی بێ دەڵێ دوای ئەوە کە ئێمە لە گەڕانەوەدا بووین دەڵێت تۆزە دوور دەڕۆیشتم نەوەکو هەستم کرد کە ئەمن شتێکم کردووە کە سەواب ڕاست نەبووە دوور دەڕۆیشتم نەوەکو ئاەتێکم لەبارە بێتە خوار. ئەوانە هەمیشە لە دڵە ڕاوکەدا بوون لە ئەوە کە خوای پەروەردگار لیان تووڕ بێ لیان پرسێتەوە لیان لێ بکات سزایان بدە. دەڵێ وەختێکی بانگی کردم وتی عومەر پێغەمبەری خوا بانگە دەکات دەڵێ ترسام کردم ڕەنگە شتێکم لەبارە هات بێتە خوار. دەڵێ کە چوومە خزمەتی گوتی ئەی عومەر یا ئەبا حەفەظ بڵێ خوای پەروەردگار ئەمەی بۆ ناردومە خوار. إنا فتحنا لك فتحا مبينا ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر ويتم نعمته عليك ويهديك صراطا مستقيما. تاكو تاي ضل قلتم أو فتح هذا يا رسول الله صلى الله عليه وسلم أما فتحة فرمي بلى خوانا إلا فتح مبين فتح الإسلام ده شرطية يا بزبري هزبي زاريو بالسياسة والدبلوماسية چونکە لە ماوەی ئەو فتحە مبینەدا کە سوڵحی حودەیبیەیە پێشێ چەند خەڵک مسلمان بوو ژمارەی مسلمانان کە چون بۆ سوڵحی حودەیبیە بە ڕیوایەتی زاڵتر دەڵێ 2400 کەس بوون 1400 کەس بوون. بەڵام لە ماوەی ئەو 2 ساڵەدا هەتا ئازادکردنی مەکە هاتە پێش ژمارەی جەنگاوەرانی ئیسلام بوو بە 8000 کەس هێندە دەڵم بوو بە 10000 کەس و دوای 2000 کەسی دیکەشیان کەوتە دڵ. معناوە چەند قات بووە ژمارەی مسلمانە لە سوڵح و سەفادا ئیسلام لە سوڵح و سەفادا گەشە دەکا نەک لە جەوی گرژ و ئاڵۆز و شەڕ و ئەوانە. جا دوایی بۆیان دەرکەوت کە ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڵی بژارد و حەقا. ئەلبەتە ئێمە شوێنکەوتوی پێغەمبەری خاتەمین صلی الله علیه وسلم و لەگەڵ هاوڵەکانی خۆمان لەگەڵ برا خوشکەکانی خۆماندا ئینشاءڵڵا بە ئەخلاقی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مامەڵە دەکەین و من وەکو گوتم ئەوەی کە پێشی ناخۆشە لەبەر بەرژەوەندیەتی ئەویش هەر دڵسۆزە ئەوەش کە کەیفی پێ هاتوویش هەر دڵسۆزە و من سپاسی دڵسۆزی هەموو لایەک دەکەم. بەڵام ئێمە بە زۆرینە من پێشنیارم کرد ڕاستە بیرۆکەکە هەڵقڵاوی قەناعەتی من بوو بەڕاستی هیچ کەس نەبوو و دەزانم لە کۆنفرانسەکانیشدا دەنجی نەهێنا بوو. بەڵام من لە کۆبوونی سەرکرداتی پێم گوتم کاکە من لە کۆنگرە ئەو شتە پێشنیار دەکەم ئەگەر دەنجی هێنا خۆکو ئەندامێکی کۆنگرە بۆم هەبوو شتێک پێشنیارکەم ئەوە بوو کە زۆرینە ڕایان لەسەر بوو کەمینێکیش ڕایان لەسەر نەبوو ڕێزیشم بۆ هەردوو لایەن هەیە و هەمووشیان هەر دڵسۆزن بۆ ئیسلام و بۆ کاری ئیسلامی پرۆژەی ئیسلامی.